کارم بگرم ژیان کورتەوە بتبینم نەکا بمرم وەرە ساتێ دەرم بێنە لە تەنیایی. مام سۆفی ئەوە پلە خەجیج ئەمەی نردیە گوتی بە مام سۆفی برێ بەشکم بێتەوە ئەو گۆشە گیر و خەدۆرگایی بە کۆتایی بینیتن چیشەکە وڵای نازانم برێم چی ژن دەیدیتی شو ژنەکە کوی باشی هەر لە سەرەتای دامەزراندنی کەناڵی فامیلی وەکو دەستە و بەڕێبەرایەتی کەناڵی فامیلی کە بڕیارماندا هیچ چیرە درامایەکی تورکی کە پەخش نەکەین ئێمە چونکە لەگەڵ دابوونەریت و کەلتوری کوردیدا ناگونجێت بۆیە بە باشمان زانی دوای ئەو بایکۆتەی کە کرا لە هەر چوار پارچەی کوردستان ئێمەش بە بڕیارماندا کە بەرهەمهێنانی زنجیرەیەکی درامای کوردی لەگەڵ کەلتور و دابوونەریتی خۆماندا بگونجێت بۆیە ئێمە هەر لە ئێستاوەدا دەستمان کردووە بە کاری وێنەگرتن ئێستاش بەرهەمهێنانی زنجیرە درامایەکی کوردی بەرهەم بێنین لە هەر چوار پارچەی کوردستان ئێستاش خۆشحاڵیەوە لە قۆناغی کۆتاییدایە ئەم زنجیرە درامایەکە بە ناوی ئەوەیە کە بەختەوەریە لە کەرەمی خوددا جوان بوو خوا لە تو بەزیاد بوو وڵڵاهی لە حەقت نەکردێ خوایگە لە جوان ئەدیەوە چێوە دەچی خەتێ خان